2023 بەس لە سەناوهێنانێ حیزبێکی کوردی دەست بەسەر کراوە. مامۆستا فەهمی لەسەر ڕۆژی ڕابردوودا بەڕێزت پامێکت بڵاو کردەوە کە هاوڵاتیەک لە سزنی بابل مرکزی لە حیلە گیراوە ماوەی ساڵ و نیوێکە لە کەسوکاری دابڕاوە یاخود کەسوکاری ئاگادارین کە ئەو کەسە لەوێ گیراوە ئەم بابەتە چۆنە کە بۆمان ڕوون بکەیتەوە؟ بەڵێ پێشی بە خێرەتنان دەکەم بە خێراتی تۆڕی میدیایی 964 دەکەم سێ چوار ڕۆژە زۆر بەو مەسلەی ماندی بوون بەڕاستی دەستخۆشتانێ دەکەم کابراایەک بە ناوی علی حوسێن محەممەد بابان علی محەممەد حوسێن بابان دەست بەسەر کراوە لەو شوێنەکەم داوامی لێ دەکەم لەو بەشەی کە ئەویش دێتی بە تەنیا ئەو کووردە بەشەیە منش بە تەنیام کوردم یان لەو ئەو جێم لەو سندێم داوامی لێ دەکەم پامەکەی بە من گەیاندەوە بەڕاستی پەیامی چی بە تۆ گەیاندووە چی داوە بەدەستی تۆ؟ وەڵای وەرەقەی بۆ نووسیوم ناوی خۆی نووسیوە ناوی خوشکەکەی نووسیوە مدیرەکەم ئاگداری کردمەوە گوتی کوردێک لێرە گیراوە بۆ شتێکی بۆ ناکەی بزانە کە سوکارێکی بدۆزیەوە بێ سەردانی بکەن کەسی نییە سەردانی بکە کەس نهاتە سەردانی بزانە شتێکی بۆ ناکەی بڵای بکەیەوە ئەمەش وەکو ئەوە پێم گوت ئەوە پێیان بکەم بۆ بنووسە و بڵای دەکەمەوە وەکو ئینسانیەت لە ڕای خوای گەورە پەیامەکەشی خۆی نووسیوە علی محەممەد حوسێن بابان ئەوە ناوی خۆیەتی؟ بەڵێ ناوی خۆیەتی و دانیشتی پێنجوێنە یعنی وەکو منداڵیشتە منداڵی نەبووە خێزانیشی نماوە کۆچی دوای کردووە خوشکێکی هەیە بە ناوی موبین محەممەد حوسێن بابان دانیشتی ڕانیە لەو بەری جۆگایە ئەم دەمەوێت ئەو خوشکێ بدۆزمەوە بەڵکو سەردانێکی کە و بۆ خۆی وتی بەس ئەم خوشکەم هەیە خۆت ئایمامی کە سوکاری تری کەسی نییە؟ بەو خۆی کاکە تووشی لەبیر چونەوە بوو یعنی بەڕاستی تاوەندەمان پێنووسی زۆر بە زەحمەت و کابرا بە تەمەنە ماڵی تقریبان 61 ساڵ دەبێ 6 ساڵ دەبێ تووشی لەبیر چونەوە بووە تاومان پێنووسی زۆر بە زەحمەت بەڕاستی ئەگەنا کەسوکاری چۆن نییە تۆ قابلە لە عاشرەتە کەسوکاری نەبێ مامێک خاڵەیەک بەس تووشی لەبیر چونەوە بووە ئەوەندەی لە زەیدیدا بۆ ئەوەندەی گوتووە ئەی نایوت هۆکاری ئەوەی کە گیراوە چییە؟ 2023 بەس لە سەناوهێنانێ حیزبێکی کوردی ناوی حیزبێکی کوردی هێناوە دەست بەسەر کراوە هەر کەسێک زانیاری هەیە لەسەر خوشکەکەی بە ناوی موبین محەممەد حوسێن بابان کچە خوشکەکەشی ئاسیا معسووم تۆفیق ئەو کچە خوشکێتی ئەوانە دانیشتی ڕانێنە دەمێت لە ڕێگای تۆڕی میدیایی 964 پەیامەکە بڵاو کرێتەوە بەشکم کە سوکاری بدۆزمەوە و سەردانی بکەن کۆ تۆ لەوێ لە دەوام بووی ئایا ئەم هاوڵاتیت لەوێ دەبینی ینی گفتوگۆر لەگەڵی دەکەێت یان چۆن؟ بەڵێ لە نزیکەوە دەیبینم ئەو هاوڵاتیە بەڕاستی تووشی لە بیر چونەوە بووە بەتەمەنە بەزەین پێدادێ بەڕاستی یعنی سەیری دەکەم خۆم بۆ ناگیرێ چەند جارێک بەرامی ڕاوستاوم لەبە دڵپڕی و ئەوم قسم بۆ نەکراوە بەجێ مێشتۆ دوای هاتووە سەردانی کردەوە داوا دەکەم لە ڕێی تۆڕی میدیایی 964ەوە پەیامەکەم بڵاو کرێتەوە بەڵکم ئەو هەر کەسێک ئەو خوشکێ دەناسێ دانیشتی ڕانیەیە ئاگاداری بکاتەوە یانیش یاخود پەیوەندی با تۆڕی میدیای 964ەوە بە ناوی موبین محەممەد حوسێن بابان دانیشتی ڕانیەیە لەو بەری جۆگایە دادەنیشی کچە خوشکەکەشی بە ناوی ئاسیا معسووم تۆفیق داواکارم لە دەڤەری ڕاپەڕین هەر کەسێک زانیاری ئەو ناوە هەیە یان ئاگاداری کاتەوە پەیوەندی بە تۆڕی میدیای 964ەوە